خۆشەویستان، خوای گەورە وعدی داوە بەهەشت ببەخشێ بە ئیمانداران، بەوانەی کە لە دنیادا لە ژێر فەرمانی خوا پێغەمبەری خوادا بوونە صلی الله علیه وسلم. پێمان خۆش بۆ پشتیوانی خوا باسی هەندێک لە ناز و نیعمەتەکان بکەین. ئەوەی لە بەهەشتا هەیە بەگشتی هیچی لە دنیادا نییە، بەڵام هەندێک ناز و نیعمەت هەیە لە بەهەشتا خوای گەورە بە نەسیبمانی کە لە دنیادا بوونی نییە. گەورەترین ناز و نیعمەت لە بەهەشتدا بینینی خوای پەروەردگار. بێگومان لە دنیادا هیچ کەسێک ناتوانێت خوای گەورە ببینێت. موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای بینینی خوای گەورەی کرد، خوای گەورە فەرمی لەن تەڕانی، تۆ ناتوانی لە دنیادا من ببینی. بەڵام ڕۆژی قیامەت بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژێکا پێڵێن ڕۆژی جومعە خوای گەورە خۆی پیشانی ئەهلی بەهەشتەدا. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله علیه وسلم هیچ ناز و نیعمەتێک نییە لە بەهەشتا لەوە خۆشتر بێ لە بینینی خوای گەورە. ئەو خوای کە عیبادەتی بۆکەی دەیبینیت. لە حەدیثی صحیحی بخاری داهاتووە، ئیمامی جەریری کوڕی عەبدوڵڵاه ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت دانیشتبووین لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئاواز تەماشای مانگی کرد، مانگی چواردە. طبعا مانگی چواردە لە هەموو کاتێ پڕترە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم تەماشای مانگی کرد شەوی چواردە. فەرمووی ئینەکم ستەڕەونە ڕەبەکم کەما تەڕەونە هەذا القەمەر. ئێوە بێگومان خوای گەورە دەبینن هەروەکو چۆن ئێستا ئەو مانگە دەبینن، نە هەور هەیە نە تەم هەیە، بە ڕوونی و بە جوانی دەیبینن وەکو خۆی. بێگومان ڕۆژێکیش دێ لە بەهەشتا خوای گەورە دەبینن. بۆیە بینینی خوای گەورە لە بەهەشتا گەورەترین ناز و نیعمەت. دەی بە هەوڵێک بدەین لەو کەسانە بین کە لە بەهەشتا خوای گەورە دەبینین. ئەزانی خوای گەورە چی هەڕەشەیە دەکات، دەفەرمێ کەلا ئینەهم عن ڕەبیهم یەومەئیذ لەمەحجوبون. ئەهلی دۆزەخ لە بینینی خوا بێبەشن. ئەوە گەورەترین زەرەر و زیانە ئینسان لە دنیادا ڕەزامەندی خوا و بینینی ذاتی خوا لە دەست خۆی بدات. بە هەوڵێک بدەین ئینشاڵڵا بۆی ئەو بەهەشتە کە بینینی خوای گەورەی تایە لە دەست خۆمانی نەدەین، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەتا نەمرن خوای گەورە نابینن. مردن بۆ ئیماندار سەرەتایەکە بۆ ژیانی خۆش، ڕێگایەکەی دەیگریتە بەر بۆی کە بچتە بەهەشت و خوای گەورە ببینیت. داواکەم خوای گیان بە گەورەی خۆت لە بینینی خۆت بێ بەشمان نەکەی. خوای گیان ئێمە تۆمان زۆر خۆشەوێ، تۆش ڕەحمان پێ بکە. لەو کەسانەمان بگێڕە بە چاوەکانمان بە بینینی تۆ شاد بین یا ڕەب العالەمین. خوای تۆ بە ڕەحمی ئێمەش گوناهبار و خراپەکار، تۆ بە ڕەحم و مەیهرەبانی ئێمەش شەرمەزار و ڕەشی لای تۆین، تۆ بە ڕەحمی خۆت ڕەحمان پێ بکە. بینینی خوا لە دنیادا نییە، لە بەهەشتا هەیە. بینینی هەموو پێغەمبەران و سەحابە و تابعین و پیاوچاکان سەلام و ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ لە بەهەشتا هەیە، لە دنیادا نییە. دەی هەوڵی بۆ بدە، ئەوش بە هەوڵدان دەبێ. بەوە نابێ بڵێ خوا غەفوور ڕەحیم و نوێژ ناکەم و تەواو، ئەبێ خۆت ماندووکەی. خوای گەورە خۆی پیشانی کەسێ دەدا شایستەی بێ. یەکێتر لە ناز و نیعمەتەکانی بەهەشت کە بەداخەوە ئەو ناز و نیعمەتە دەبینین لە دنیادا ژیانی ئێمەی تێکداوە. لە بەهەشتا ئەو ناز و نیعمەتە خۆشە هەیە، بەڵام لە دنیادا ژیانمانی تێکداوە. بێگومان نیعمەتە بۆ ئیماندار، ئەویش مردنە. مردنە سەرەتای خۆشی و شادیەکانە، بەڵام لە بەهەشتا مردن نییە. کەسێک خانوویەک دەکا بە دڵی خۆی، خانووەکە زۆر بە دڵی خۆیەتی، دڵی پێی خۆشە، بڵێ فڵان کەس بەتەمای چەندی تایە بژیڵێ نازانم، چونکە نازانیت لەوانەیە بێتە میراتت، لەوانەیە چەند مانگێ چەند ساڵێ تێدا بژیت پاشان بەجێی بهێڵی. بەڵام لە بەهەشتا ئەوەی کە تۆ تێیدای خالیدینە فیها لا یەبغون عنها حیوەلا. ئەوەی لە بەهەشتا بێ لە بەهەشتایە و
ناڕوات نامرێت جێگاکە جێ ناهێڵێ مەگەر خوا بەرزی کاتەوە بۆ شوێنێ باشتر. بەڵام مردن لە دنیادا هەیە ژیانمانی ناخۆش کردووە. خوای گەورە دەفەرمێ لا يذوقون فيها الموت إلا الموتة الأولى. ئەهلی بەهەشت مردن ناچێژن. ئەو مردنە بوو کە لە دنیادا چەشت و تەواو. زۆر جار ئێمە دەڵێن خۆزگایە لە دنیادا مردن نەبوایە. ئەو خۆزگەی تۆ لە بەهەشتا بەجێ دەهێنرێ. ئەو خۆشیی تۆی لە بەهەشتا بە ئیزنی خوا دەبێت. بەهەشت بە هیچ جۆرێک مردنی تێدا نییە، چونکە خوای گەورە چەند شوێن ئەفەرمێ خالیدینە فیها ئەبەدا. ئەوانەی کە لە بەهەشتدان بە هەتایی لە بەهەشتا دەمێننەوە. کەواتە بەهەشت شوێنی نەمرەکانە، ئەوەی کە بڕواتە بەهەشتەوە نامرێ بەڵام لە دنیادا دەمریت، کەواتە مردن لە بەهەشتانی هەتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خەو برای مردنە، ئەهلی بەهەشت ناخەون لەبەرەوە بەردەوام لە ناز و نیعمەتا بن. مادەم ئەشوبهەیە بە مردن نابێ ئەوەشی بە مردن دەشوبهەیە لە بەهەشتا هەبێ، ئەوە بەهەشتە. بەڵام بەهەشتیش پێویستە خۆتی بۆ ماندووکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە بە نسیبمانی کاو بەهەشتە خۆشە. بە ئەهلی بەهەشتە وترێ بانگەوازێک بانگەواز دەکات دەفەرمێ وئین لەکم ئەن تەحیەو فەلا تەموتوا ئەبەدا. ئێوە هەمووتان هەر زیندوو دەبن ئەی ئەهلی بەهەشت، قەت نامرن، مردنتان بەسەردا نایە. جا ئەگەر ژیانێکی دوور لە مردنت دەوێ، دوور لە ناڕەحەتی و ناخۆشیت دەوێت، تەنها بەهەشتە ئەبێ خۆتی بۆ ماندووکەی. چەند خۆشە لە بەهەشتا بژیت، خۆت و ئەوانەی کە لە بەهەشتان لە ماڵ و مناڵ و کەسوکار و خزم و برادر و دۆستت هیچ کەسێکیشی نەمرێت لە مردنیش نەترسێت. یەکێتر لە ناز و نیعمەتە خۆشەکانی بەهەشت خوای گەورە بە نسیبمانی کە ئەوەیە لە بەهەشتا ڕق و کینە و حەسادەت نییە. ئێستا ڕق و کینە و حەسادەت ژیانی زۆربەمانی تێکداوە. ناتوانی بەدڵی خۆت خانوویە بکڕی، ناتوانی بەدڵی خۆت سیارەیە بکڕی، ناتوانی بەدڵی خۆت کۆمەڵە شتێ بۆ خۆتی بکەی، ئەبێ لە حەزەرابی. بەڵام لە بەهەشتا ئەو شتانە نییە. حەسادەت ژیانی خەڵکی تێکداوە، ڕق و کینە ژیانی خەڵکی تێکداوە، بەڵام لە بەهەشتا نە ڕق و کینە هەیە نە حەسادەت. هیچ کەسێک حەسادەت بە کەسێ نابە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خەڵکی وا هەیە لە غەیری پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ، چۆن ئەستێرەکانی ئاسمان دەبینی ئاوها لە سەروی تۆیە، هیچ کەسێکی حەسوودی پێ نابێت، هیچ کەسێک ڕقی لێی نییە فەڵان کەس پلەی لە من بەرزترە، چونکە وەنەزەعنا ما في صدورهم من غل. خوای گەورە دەفەرمێ لە دڵی ئەهلی بەهەشت چیمان دەرکردووە؟ ڕق و کینە و حەسادەت. ئەو نیعمەتە لە دنیادا هەیە؟ نییە. تەنها لە بەهەشتا ڕق و کینە نییە، تەنها لە بەهەشتا کەس حەسادەتت پێ نابە. ئەوە لە بەهەشتا هەیە، بۆیە هەوڵی بۆ بدەن بە ئیزنی خوای گەورە. کەواتە ئاگاداری خۆت بە ئینشاڵڵا. کۆشک و تەلارت لە ئاڵتونە، لە زیوە، لە خۆشتەی ناز و نیعمەتای کەس حەسوودی بە تۆ نابات، چونکە ئەوەی کە خەڵک لە دنیادا بۆچی حەسوودی بە کەسێ دەبات؟ چونکە ئەو شتەی نییە. بەڵام لە بەهەشتا تۆ چیت بوێ هەیە، پێویست ناکە حەسوودی بە کەسێ بەری شتێکی هەیە، ئەو شتەیش خوا بە تۆشی دەبەخشێ. بۆیە ڕق و کینە داڕنراوە، دەرکراوە لە دڵی ئەهلی بەهەشت. ئەگەر ژیانێکت دەوێ کەس حەسوودیت پێ نەبا، کەس ڕقی لێت نەبێ، ئەوە بەهەشتە دنیا نییە. لە بەهەشتا هەیە، بەڵام لە دنیادا ڕقیان لێتە، حەسوودیت پێبن، ژیانت لێ تێکەدەن نەخۆڕایی، لە کاتێکە مافی ئەوانت نەخواردووە، لە کاتێکە حەقی ئەوانت نەخواردووە. کەواتە بەهەشت شوێنی دووربوونە لە ڕق و کینە و حەسادەت. یەکێتر ناز و نیعمەتەکانی ئەهلی بەهەشت کە خوای گەورە پیانی بەخشیوە، دەفەرمێت باس کراوە لە قورئان و حەدیثدا لە بەهەشتا خەم و خەفەت نییە. ئەو خەم و خەفەتەی کە دامانی ڕزاندووە، تووشی نەخۆشیمانی کردووە، تووشی تۆڕەبوونمان دەکات، تووشی بێتاقەتیمان دەکات، تووشی خەمباریمان دەکات. ئەو
خەم و خەفەتەی کە لە دنیادا هەیە لە بەهەشتا نییە. چەندێ خۆشە ئینسان لە دنیادا بژی بەبێ خەم و خەفەت، ئەگەر لە بەهەشتا بێ ئەوە هەر باسی مەکە. دنیا پڕە لە خەم و خەفەت، بەڵام بەهەشت ئەوەی ناوی خەم و خەفەت و پەژارە بێ و بێتاقەتی بێ و خەمباری بێ تێیدا نییە. ئەهلی بەهەشت دەڵێن چی؟ وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن. خوای لەو کەسانەمان بگەڕ یا رب العالمین. ئەهلی بەهەشت دەڵێن سپاس و ستایش بۆ ئەو خوایی، حەمد و سەنا بۆ ئەو خوایی کە خەم و خەفەتی ئێمەی برد نەما. ئەلا تەخافوا ولا تەحزەنوا، هەر لە پێش مردنت بە ئیماندار دەوترێ خەفەت مەخۆ. لە ڕۆژی قیامەتە کە زیندووە بیتەوە خوای گەورە دەفەرمێ لا يحزنهم الفزع الأكبر. ئیمانداران و ئەهلی تەقوا نەما و خەفەت نەما. بۆ بەهەشتە چی؟ بۆ ڕەزامەندی خوا چیت؟ ژیانێکت دەوێ بەبێ خەم و خەفەت ئەوە بەهەشتە، بەبێ کێشە و مەشاکیل. ئەتەوێت لەگەڵ خێزانەکانی خۆتا لەگەڵ حۆرەکانی بەهەشتا بژیت بەبێ کێشە و مەشاکیل و خەم و خەفەت، ئەوە لە بەهەشتا هەیە. لە دنیادا هەموو ماڵی بەشی خۆی کێشە و مشکلەتی هەیە، بەڵام لە بەهەشتا هەیە دەیەها و سەتەها و هەزارە خێزانی هەیە، یەک کێشە و خەفەت و مشکلەیەکت نییە. بەڵام دنیا خەفەت ژیانمانی تێکداوە، دڵت خۆشە لە پڕێکا جەود نامێنێ، لە پڕێکا بێزار دەبی، لە پڕێکا بێتاقەتت دەکەن، لە پڕێکا خەمبارت دەکەن. بەڵام لە بەهەشتا نە خەم دەخۆی نە کەسێکی شەیە خەمت بداتێ. ئەوە بەهەشتی خوایە. لە دنیادا خەم نەخواردن نییە، هەر چەندە دەسەڵاتدار بی ڕۆژێک بێ داماوە بی. هەزارا دەوڵەمەند و دەسەڵاتدارێ بەدەست نەخۆشی و داماو بوونە، بەدەست خەم و خەفەت و کێشە و مەشاکیلەوە داماو بوونە. بەڵام لە دنیادا پاشای بخۆت، هەر چەندێ پاشاوی خۆشە دڵت، بەڵام هەموو کاتێکیش نا. هەزارا پاشامان بیری کوژرا، هەزارا پاشا و دەسەڵاتدارمان بی منیا کرەپەتە، بەڵام لە بەهەشتا تەواو بە تەواوەتی پاشای بەبێ خەم و خەفەتیش. چونکە مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ دەفەرمون بە ئەهلی بەهەشت دەڵێن بەهەشت پیرۆستان بێ ئەی ئێوەی پاشا، ئێوە پاشان لە بەهەشتا، خەم و خەفەت نییە. ئەگەر دەتەوێت ژیانێکت هەبێ بەبێ خەم و خەفەت ئەوە بەهەشتی خوایە و هەوڵی بۆ بدە، قۆڵی لێ هەڵماڵە بە ئیزنی خوا، خۆتی بۆ ماندووکە بە ئیزنی خوا. خۆی گەورە ئەو ژیانە بێ خەم و خەفەت و بێ کێشە مشکلەت پێ ئەبەخشەیە. کەواتە لە دنیادا خەم و خەفەت زۆرە، لە بەهەشتا بوونی نییە. ژیانێکی بێ خەم و خەفەت و بێ کێشە و مەشاکل. یا ڕەبی خوایە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کەی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێت لە ناز و نیعمەتە گەورەکانی بەهەشت خوای گەورە بە نەسیبمانیکە، لە بەهەشتا پیری نییە. پیری نابیتە پیرەمێرد، نابیتە ئەختیار، پیر نابی، بێهێز نابی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بانگەوازێک بانگەواز دەکات، بانگەوازکەرێک دەفەرمێت وئین لەکم ئەن تەشیبوا فلا تەهڕەموا ئەبەدا. ئێوە لە بەهەشتا بەردەوام گەنجن و پیر نابن. گەنجی بەردەوام، پیر نابیت. ئەوانەی کە پیرن، ئەوانەی کە تەمەنێکیان زۆر هەیە، دەبینن خۆشیان باش دەزانن کە ئینسان کە چووە ساڵەوە دوای 50 و 60 ئەوانە ئیتر وردۆ لەزەت لە هیچ شتێ ناکات. ئێش و ئازار لە هەموو لایەکەوە ڕووی تێکات. ئێمە خۆمان زۆر جاگوێمان لە کەسە تەمەنەکان بووە، ئەوانەی کە لەسەری خۆمانەوەن دەڵێن خۆزگایە پیری نەبوایە. دا ئەو خۆزگەی کە تۆ خۆزگەی پێدەخوازی ئەوە لە بەهەشتا هەیە. بەس تەمەنە 33 ساڵە پیاوان، نە زیادەکەی نەکەم لەو پەڕی عاقلی و توانە و هێزدەی. 33 ساڵ حەدیسەیە فەرمێ 30 ساڵ تەمەنت گەنجە کاملی. ئافرەتانیش تەمەنیان زۆر زۆر گەنجترە، زۆر زۆر تازە پێگەن، چون ئافرەتی خۆمان 14-15 پێگە، ئەوان زۆر لە پیاوان گەنجترن، هەچەنە پیریتیان نییە. ئەگەر ژیانێکت دەوێت کە تێیدا پیر نەبی، پێویستت بە گۆچان نەبێ، دەموچاوت ناشرین نەبێ، هیچ شوێنێکت پیر و بێتاقەت و بێهێز نەبێ، ئەوە لە بەهەشتا هەیە. دەی هەوڵی بۆ بدە ژیانی دنیا 50 ساڵە 70 ساڵە 100 ساڵە،
بەڵام پێویست ناکە بیکردە کێشە بۆ خۆت هەوڵ بۆ بەهەشت بدە کە زۆر تێیدا دەژیت بەبێ کۆتایی هیچ کاتێک کۆتایی پێ نایە کەواتە ئەگەر دەتەوێت ژیانێک تەبێ بەبێ پیری بەبێ بێهێزی بێلاوازی ئەوە تەنها لە بەهەشتا هەیە بەڵام لە دنیادا ئەوەی کە نەمرێت پیرە بێ بێتاقەتە بێ بێزارە بێ کە پیریش بووی خۆشی و لەزەت لە شتەکان نابینی بۆیە ئەبێ گەنج بی لە بەهەشتا بۆیە بەردەوام لە ناز و نیعمەتی خوا دابیت خوای گەورە بە نسیبمانیکە یا رب العالمین یەکێتر ناز و نیعمەتە خۆشەکانی بەهەشت خوای گەورە بە نسیبمانیکە نە نەخۆشی هەیە نە سەرئێشە نە ئێش و ئازار نە سەرەتان نە زەخت نە شەکرە نە جەڵدە نە دکتۆر نە عیادە نە دەوا دەرمان هیچی لە بەهەشتا نییە سالاجەکانمان گشتی پڕە لە داوا دەرمان خەڵک گشتی بەعام نەخۆشە ئەمڕۆ گشتمان نەخۆشەکەوین خوا شیفای نەخۆشەکان بدە بەڵام لە بەهەشتا ئازارت نییە پێویستە بە دکتۆر و نەخۆشخانە نییە پێویستە بە دەوا دەرمان نییە سرم جانەکە بێت تاقەتم پێویستم بە ئیستراحەتە نە بەردەوام ئیستراحەتی نەخۆشی نییە ژیانێک دەوێت بەبێ نەخۆشی بەبێ ئازار بەبێ سەرئێشە ناوێت لێو بخواڵەکە کە توی جەڵدە مەکە ئەوە بۆ زەخت خراپە ئەوە شەکرەکە ماڵەسێنێتەوە بەرزێکاتەوە نازانم چی بەڵام لە بەهەشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو پیاوێکی ئەهلی بەهەشت قووەتی 100 پیاوی هەیە لەسەر جێیدا حەدیث صحیحە بەقەت 100 پیاوی دنیا بە قووەتە لە مەسەری ئافرەتدا لە مەسەری خواردن و خواردنەوەشدا بەقەت 100 پیاوی دنیا دەخوات کەواتە بەڵام ئەگەر نەخۆشی و شەکرە و زەختە بێ ناتوانێم شتانە بکەی بۆیە لە بەهەشتا ئەو شتانە نییە پێویستە بە هیچ نەخۆشیەک نییە و چونکە وجودی نییە نەخۆشی خوای گەورە بانگی ئەهلی بەهەشتەکە لە ڕێی بانگدەرێکەوە دەفەرمێ وإن لكم أن تصحوا فلا تسقموا أبدا أي أهلي بهشت إيوه بردوام لشتان ساغو تندروستن قد نخوش ناكون هرگيز أوي آزار بي يك شركيك آزار تانيا بي يك شركيك نخوش ناكوي يك پێویست بە یەک دەوا دەرمانێک نییە چونکە بەهەشتە و شوێنی تەندروستی تۆیە بەردەوام هەتا بەبێ بچڕان تەندروستی بە کەیفی خۆت دەخۆی لە ناز و نیعمەتەکانی بەهەشت شەکرەی چی و زەختی چی و جەڵدەی چی و مردنی چی و هیچ شتێک نییە مەترسە ژیانێکت دەوێ بەبێ نەخۆشی بەبێ ئێش و ئازار و سەرئێشە ئەوە بەهەشتی خوایە هەوڵی بۆ بدە خۆتی بۆ ماندووکە بە ئیزنی خوای گەورە ئەو کاتە خوای گەورە بە نسیبتی بە ئیزنی خوا لە بەهەشتا خوای گەورەیەکی تر ناز و نیعمەتەکان کە داینەوە ئەو ناز و نیعمەتانە کە لە بەهەشتا هەیە نە کەس بینیوێتی نە کەس بیستوێتی ئێستا ناز و نیعمەتی زۆرەیە واتە لە تەمەنی مرۆڤایەتیە لە ئادەم پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەتا ئاخر نەفەر مرۆڤ کە هاتۆتە سەر ئەم زەویە ئەوەی کە مرۆڤەکان بیستیویان و بینیویانە ئەوە جیاوازە ئەوەی کە لە بەهەشتا هەیە یەک مرۆڤ نەیبیستووە نەیبینیوە ئیلا بڵین ئەوەی کە جیاوازە ئادەم لە بەهەشتێکا بۆ سەلامی خوای لەسەر بێ بەڵام ئیتر دێتە خوارەوە مەگەر پێغەمبەران کە سەر ڕۆحیان لە باشدا لەگەڵ پیاوچاکان سەلامی خوایان لەسەر بێ ئەگینا ئەوەی کە لە دنیادا ژیاوە ئەوەی کە لە بەهەشتا هیچ کەسێ لە دنیا نەیبینیوە گەر شتێکت دەوێ بەڕێزم قەت لە ژیانتان نەتبینی بێ و نەشت بیستە بێ و بە دڵیشتان نەهات بێ ئەو شتە خەیاڵی یعنی ئەو شتێکی کە خەیاڵی بۆەکەی لە بەهەشتا بە خەیاڵی کەسیشان نەهاتوو خوای گەورە دەفەرمێ لە حەدیثی قودسیە دامناوە بۆ عەبدە چاکەکانی خۆم لە بەهەشتا چیم بۆیان داناوە ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر ئەوەی کە دامناوە بۆ عەبدە چاکەکانی خۆم نەک عەبدەکان دەڵێ دڵم پاکە و نوێژ ناکەم و عارەقە خۆم و زیناکەمەوە نا ساڵحەکان نەک تاڵحەکان صالح بێ چاک بێ نەک تاڵح بێ خراپ بێ ئەوەی کە چاکەکارە خوای گەورە بۆی داناوە دەفەرمێ بۆم داناون وعدی خوایە
ئەو ناز و نیعمەتانەی کە بە چاو نەبینراوە، هیچ کەسێک بە چاو نەیبینیوە، هیچ مرۆڤێک لەسەر دنیادا. و دەفەرمێ ئەو کەسە ما لا عین ڕەئەت ولا ئوذن سەمیعەت، هیچ کەسێک نەیبیستووە. لەوانەیە هەنێ نیعمەتی تۆ بینیوتە بە چاو، یا هەر بیستوتە ئەڵێن لە فڵان شوێن نیعمەتێکی ئاوا هەیە، شتێکی ئاوا هەیە بەس بیستوتە، ئەوەی لە بەهەشتا هەیە کەس نەیبیستووە. ولا خطر على قلب بشر، ئەوەی لە بەهەشتا هەیە خوای گەورە دەفەرمێ بە دڵی کەسیشان نهاتووە. ئەگەر تۆ ئەم ژیانت دەبێ کە ژیانێکی نەبڕاوەیە، شتانێکت پێ ببەخشرێ کە لە ژیانتان نەتبینیوە و نەتبیستووە و بە خەیاڵیشتان نەهاتووە، ئەوە لە بەهەشتایە. ئێستا لەسەر زەویدا بە نرخترین، بەڕێزترین، گەورەترین بەردی حەجەر الئەسوەدە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو بەردە لە بەهەشتەوە دابەزیوە، لە شیر سپیتر بوو، کە دابەزێ خوارەوە لە شیر سپیتر بوو، خۆی حەجەر الئەبیەض بوو، ئێستا حەجەر الئەسوەدە. ئەفەرمێ تاوانی بەنی ئادەم ڕەشی کرد، ئەوەندە خراپی تەئسیرمان لە بەردەکەیش کرد. بۆیە دەفەرمێت لە غەیری ئەو بەردە یەک شتێک نییە هی بەهەشت بێ و لەسەر زەویا بێ، تەنها شتێکە هی بەهەشتە و مڵکی بەهەشتە و لەسەر زەویدایە حەجەر الئەسوەدە. چەنێ بەنرخە؟ بەنرخترین بەردە لەسەر زەویە. ئەی باشە ئەمە بەردی بەهەشتە، ئەبێ کۆشک و تەلار و ڕووبار و کانیا و ئاوی بەهەشت چۆن بێ؟ خوا بە نسیبمانیکە. بەهەشت زۆر گرنگە، هیچ شتێک نییە هاوشێوەی بێ. ئەوە بەردەکەیتی ئەوەندە پیرۆز و مبارەک و گەورەیە، ئەوەندە بە نرخە، ئەبێ بەهەشت خۆی چەندێ بە نرخ بێ. کەواتە ئینشاڵڵا با هەوڵی بۆ بدەین. یەکێتە ناز و نیعمەتەکانی بەهەشت خوای گەورە بە نسیبمانی کە لە بەهەشتا چی هەیە؟ پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله علیه وسلم لە حەدیثدا و خوای گەورە لە قورئاندا باسی کردووە. لە بەهەشتا دەفەرمێ بەحر و نەهر، واتە ڕووبار و بەحر، دەریا. لە بەهەشتا دەریا هەیە، لە قورئان و حەدیثا باس کراوە. لە قورئانەکە فەرمێ ڕووبار، بەتەمەن بەحر لە دەریا گەورەترە، لە هین گەورەتر لە ڕووبار. بەڵێ باس کراوە لە قورئان و حەدیثدا. بەحر هەیە، دەریا هەیە، ڕووبار هەیە، بەس شیرە بەناو بەهەشتا ئەڕوا. بەژێر کۆشک و تەلارەکە تا ئەڕوا دەریایەک، ڕووبارێک شیر، بەڵام شیرێکی پاک، وەکو شیری دنیا نییە کە پڕە لە غەش و خیانەت. ئێستا ماستانەی کە لە بازار ئافرۆشرێن کەمی ماستی مانگایە، معقولە مانگی 12 ماستی مەڕ هەبێ؟ هەمووی غەش و خیانەتە، هەمووی بە ئاگر و بە ئاسنی گەرم کراوە بە ماسی مەڕ. ئەینا شیرە وشکەکەیە، ئەوە درۆیە. ئێستا کاتی ماسی مەڕ نییە. بەڵام شیری بەهەشت بێغەش و بێ خیانەتە، بێ غەلە. حەزەکەی کیلۆیە 2 کیلۆ شیری دەستکەوێ، شیری مانگا بێ و غەشی تیانە بێ، شیری مەڕ بێ و غەشی تیانە بێ، ئەوەی حەیواندار نەبێ بە ئاسانی دەستی ناکەوێ. ئەوەی کە لە بازاڕایە خوا ڕەحم کات. وەک باسی شەکرێ گومانێتیانی ئەو شیرە شیری ڕاستی یەقینە نیە و ماسی مانگا نیە و هیچ پەیوەندی مانگاو نیە، زۆربەی ناڵێم هەمووی غەشی تایە. لە دنیادا هەنگوین هەیە، خەڵکی کڕێ بە ڕوبع کیلۆ، بە نیو کیلۆ، بە کیلۆ، بە 2 کیلۆ. بەڵام لە بەهەشتدا خوای گەورە باسی کردووە ڕووبار و بەحر هەیە، بەس هەنگوینە و بەناو ماڵەکان ئاڕوا. دە بزانە بیهێنە بەرچاوی دەریایە، بەحرێک، هەنگوینی پاڵەفتەکراو، خوای گەورە فەرمێ موسەفە، پاڵەفتەکراوە، بێغەش و بێغەلە، نە شەکری تایە، نە خیانەتی تایە، بەناو ماڵەکان ئاڕوا. یخەڵ لە ماڵە بە ڕوبع کیلۆ بە شوشە هەیەتی، بەڵام لە بەهەشتا بە ڕووبار و بە بەحر و بە دەریا دەڕوات بەلای تۆ. کەواتە ئەمە لە دنیادا هەیە. هەنگوینێکە بە 5,000 بە 10,000 ئاڵێ، ئەمە ئەسڵیە. باوەڕم پێیەکەی هەنگوینێ ئەسڵی 500,000 زیاترەکە کیلۆی. خەڵکە زانم کڕێتی بە 500 بە 550,000. هێشتا لە چاو هەنگوینەکەی بەهەشتا هیچ نییە، هیچ نییە. لە بەهەشتا ئەمە هەیە، ڕووبار هەیە، بەحر هەیە، دەڕوا، بەس عارەقە، نەکۆک عارەقی دنیا سەر پێژانکە بێ تاقەتەکە تاڵ و ناخۆش بێ. خوای گەورە دەفەرمێ لەذەتین لێشاربین، کە دەیخۆی زۆر بە تام و بە خۆشە.
زۆر بەتامە، عارەقێکی بەتام، بە هەمان شێوە ڕووبارەیە هەمووی ئاوە. ئایا ئەم شتانە لە بەهەشتا هەیە، لە دنیادا هەیە؟ کەواتە هەوڵ بۆ بەهەشت بدە. ئەگەر حەزەکەی ڕووبار دەریای هەنگون و عارەق و شیر و ئەو بەژێر ماڵەکەت و کۆشک و تەرارەکەتا بڕوا و بە کەیفی خۆت بیخۆی، لە نەخۆشی و شەکرە و زەخت و جەڵدە نەترسی، پێویستە بە دکتۆر نەبێ، ئەوە لە بەهەشتایە. دەی هەوڵی بۆ بدە. ئەو کاتە خوای گەورە پێتە بەخشێ بە ئیزنی خوا، بەڵام دەبێ خۆشت ماندووکەی. آخر شتێکە باسی دەکەین یەکێتر لە ناز و نیعمەتەکانی بەهەشت، خوای گەورە بە نسیبمانی کە بەهەشت کۆشک و تەرارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە. چەند شێوەیەکە. یەکێک لە شێوەکانی قەسرەکانی بەهەشت، کۆشک و تەلارەکانی بەهەشت هەمووی ئاڵتونە. دوو بەهەشتمانەیە لەو هەشت بەهەشتە، دوانیان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەموو خانووەکانی هەر چیشی لە ناودایە، هەرچی ئەشیای تایە، هەر هەمووی لە ئاڵتونە، هەر هەمووی ئاڵتونە. چۆن ئێستا لە دنیادا تەشبیهات نەبێ، خانوویەک تایە، مەعرەزی تایە، کەوانتەری تایە، سیستەمی تایە، مەخسەلی تایە، کاشی تایە، گڵۆپی تایە، پانکەی تایە، موبەڕیدەی تایە، هەرچی تایە، هەمووی دنیا باسەکەم، هەمووی لە ئاڵتون بێ چۆن بێ. ئەوەی لە ناو ئەو بەهەشتانایە هەمووی ئاڵتونە، جگە لە خواردن شتەکانی. دوو بەهەشتی تریشمانەیە لەو هەشتە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەمووی لە زیوە، هەرچیشی تیا بێ لە زیو دروست کراوە، بەڵام زیوی ئەسڵی، زیوی جوان، نەکۆکنەکەی دنیا غەش و خیانەتی تایە. بەهەشتیشمانەیە خانۆکانی کۆشک و تەرارەکانی خشتێکی ئاڵتونە، خشتێکی زیوە، ئاڵتونی بەهەشت. شتێ لەوە سەیرتر، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ما في الجنة شجرة إلا وساقها من ذهب. هیچ دارێک نییە لە بەهەشتا ئیلا ساقەکەی ئاڵتونە. لانەی بینی بێتمان دارێکمان بینی بێ لە ئاڵتون دروست کرای، بەڵام ئەو دارە گەشە ناکە، بەڵام داری بەهەشت ساقەکەی و لقەکانی ئاڵتونە، بەریش ئەگرێ، میوە ئەگرێ، هەمووی میوەیە و جوانە و سەوزە، وشک نابێ، ناوەرێ. ئەمانە لە دنیادا هەیە؟ نییە. کەواتە هەوڵ بۆ بەهەشت بدە. ئەگە پێت خۆشە لە ناو شوێنێکا بژی هەمووی ئاڵتون و زیو بێ، لە خۆشی و شادیە بی، دوور بی لە مردن، لە خەم و خەفەت، لە کێشە و مشکیلە، لە نەخۆشی، ئەوە بەهەشتی خوایە. کۆشک و تەرار ئاڵتونەکانتان لەدەست نەچێ، لەبەر خاتری بلۆک و دیواری دنیا بەهەشتی خوا لەدەست خۆتان نەدەن، هەوڵی ڕاستەقینەی بۆ بدەن بە ئیزنی خوا. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدوا. يا ربي خواه أو بهشتي كباس ما نكر بالنصيب ماني كي. يا ربي خواه محروم منك لبينيني خود لبهشتي خود يا رب العالمين. خواه جان آخر من بخير بجيرين يوجو روجو عبادت مالي قبول كي. خواه جان من خيت بهشتوا، خواه جان من خيت بهشتوا، خواه جان من خيت بهشتوا، لا أجري دوزخش بدون من كي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.